یەکەم شت تورکیا وەکو وڵاتێکی دراوسێ ئێمە پێمان خۆشە کە پەیوەندی لەگەڵ عێراقا باش بێت. تورکیا کێشەی ناوخۆی زۆر هەیە و باشتر وایەکەوە گرنگی بە کێشەکانی ناوخۆی بدا و چارەسەری بکە و ئێمە هیوادارینکەوە ئاشتی لە تورکیا بێتە دی کە ئێستا وەزعێکی زۆر نالەباریان هەیە و کەرکووک پارێزگایەکە لە ناو عێراقدا ئەمە کێشەیەکە خۆمان چارەسەری ئەەکەین وەکو خەڵکی کوردستان و خەڵکی عێراق لە چوارچێوەی وڵاتی عێراقدا. بە نسبەتی نەتەوە یەکگرتووەکان ئێمە یەکەم شت ئەم تەسریحی کە دەرچوو ئەمە یەکەم جار نییە، جارێکی تریش هەندێ قسەیان کرد کە دوور بوو لە ڕاستیەوە دەربارەی ئەوەی کەوا پێشمەرگە دیموگرافی کەرکووک ئەگۆڕێت و خەڵکی عەرەب دەرەکە. هەر ئێوە خۆتان بینیتان دوێنێ کە ئێمە چوین دەیەکی عەرەب کە ئەوان ئەو بەیانیان لەسەر دەرکرد گەڕانەوەتەوە شوێنی خۆیان و هاوکاری ئەکرێن و لە UN خەڵکێکی زۆر هەیە کە تەوەجوویەکی خراپیان هەیە بەرامبەر نەتەوەیە کە نەتەوەی عەرەب نەبێت. لەم حاڵەتەشە ئێمە وەکو خەڵکی کوردستان ناکەوینە ناو ئەو قەوسەی کە ئەوان ئەیانەوێ پشتیوانی بکەن. ئێمە بەردەوامە بین لە بڕیاری خۆمان و ئەنجومەنی پارێزگار ئێمە ئەنجومەنی پارێزگا چاوەڕوانین کەوا ڕۆژی سێشەمەیان لە کۆبوونەوەی ئایندەیان و بە زووترین کات ئەو پێشنیاری ئێمە پەسەند بکە و کە ئەوە کرا ئاڵای کوردستان لەسەر هەموو دائیرەکان هەڵئەگیرێ و هەر لایەکیش پێی ناخۆش بێ ئەوە ڕێی خۆیانە، بەڵام ئەمە ئەبێ بە بڕیارێک و ئەبێ بە شتێکی قانونی لە کەرکووک و لە دەستوری عێراقدا وەکو پێشتریش باسم کرد بە هیچ شێوەیەک ئەوەی تێدا نییەکەوە کەرکووک ناتوانێ ئاڵای کوردستان هەڵگرێ یان ئەبێ تەنها ئاڵای عێراق هەڵگرێ. و من لێرەشدا ئەڵێم کە ئەو ئاڵایی کوردستان شان بەشانی ئاڵای عێراق هەڵەواسرێ لە دائیرەکان و لە دام و دەستگاکانی کەرکووک، چونکە ئێمە بمانەوێ یان نەمانەوێت تا ئێستا لە ناو عێراقین و بەشێکین لە عێراق و ئەو پێشمەرگەی ئەو کەسانی کەوا کەرکووکیان پاراستووە هەموو ئاڵای کوردستان بەسەر باڵیانەوە هەیە. بۆ کەسانە ژەڵێن کەوا دژی ئاڵای کوردستانن بابیر لەوە بکەنەوە ئەگەر پێشمەرگەی ئەو کوردستانەوە ئەو ئاڵایە نەبوایە ئەمڕۆ وەزعیان فەرقی نەئەبوو لەگەڵ خەڵکی مووسڵ یان لەگەڵ خەڵکی تەلعفەر.